دەم باش تەماشەوانên hêja cartin bu bername mayekî xelek bi xêr bên bêguman ew civîna pênçaliya li bajara Hewlêrê 28 meha raborîya ke encamdan li bo çawatiya çareserkirina krîza nihaya Iraqê bi taybetî ew krîza nabeyna peymendiyên hikûmeta Herêma Kurdistanê hikûmeta navendî çêbû bi taybetî daxuyaniyên Malîkî û Barzanî. Pazda roj bû Malîkî destnîşankiribûn ji bo ku cîbecîkirina rêkeftinama Hewlêrê ku li 2010 hikûmeta nihaya Iraqê li ser hatibû pêk anînger ne ew gelek eger hene ji wan e egerê jêstandina baweriyê li Nûrî Malîkî. Bêguman îro hevdeyî vê mehê dawî roje ew وقت زمنی ئەوە بوو مالیکات کە تهدیدکردن و پازدە ڕۆژان پێویستە سوزێن خە جێبەجێ بکە ڕەوشێ چارەسەر بکە. ئیرۆ داوی ڕۆژە بەرێزان ئایا داوی ڕۆژە vê وڵاتە پازدە ڕۆژیدا وê çarenivîsê Malîkê bidîtnewa berhev kîve biçe taybetî ev daxuyaniyên îro li çapemenî hatînedan gelek wesa texmîn dikin ku ev daxuyaniyên nerim hebûne. Taybetî Serokê Fraksiyona Peymaniya Kurdistanê li Parlemanê Iraqê dibêje çê dibe di du rojên dahatî de lîsta Peymaniya Kurdistanê li gel lîsta dewleta yasa bi serokatiya Nûrî Malîkî li hev bicivin bu çatiya çareserkirina pirsgirêkan. Beriya çandekê bi sedema koçbarbûna pismamekê Mesûd Barzanî Serokê Herêma Kurdistanê Nûrî Malîkî tereglafeke behîdariyê arasteyî Barzanî kiribû. Ev ew pêşhatê hatîm taybetî di îro da gel û wê rewşê beref çi arasta bin. Aya dê pirê çareyên aştî û diyalogê ne çareserkirin an Malîkî milkeş nebe wê bawerî lê bête stand û di nava Parlemanê Iraqê da taybetî van her pênc aliyên serekî yêketî partî û Sedr Nûceyfî û Allawî ew suzêtwan de dî çawa bî belê. بۆ پێتر زانیاریان نەها فەرهاد ئەترۆشی ئەندامی پەرلەمانی عێراقی لەسەر فراکسیۆنا پەیمانیا کوردستانê li pişka partiyê digel me. Kayek Ferhad dem baş. Dem baş, zor spas. Ev pêşhatê ev rûçe bû bi taybetî daxwaniya Serokê lîsta Peymaniya Kurdistanê ku dibêje çêdibe di du rojên dahatî de hew Peymaniya Kurdistanê gel dewleta yasa gut û bêjam bikin. Gelo hîn vê ça dibînin dîtnawa. Belê gelek spas kak hekar rêz û silav bû bînerên televizyona NRT. راستی دکتور فؤاد معصوم و کسروکی لیسته پیمانیا کردستانی پترد ناو بارودو خیدال بغدا بحکم هندی کسروکی فراکسیونه و هر وساجی نزیکی برای سروک کماری البغدا پتر دنگو باصل دفی هنه بس اول دف من هی براستی حتی بگاوه چه تشتیو صاد آرادانینه او جی خود آخف ناویش دا وقتی تا بحث لیکرید بیجی چه يعني تشيت بتن تشينا بيجي براستي تشكو أبا إكشوان بابت يلكي هستيارة وبيدفيها جي يعني أم بزانينكو أف بابت أم ببصناهينينا چونكو كيشن مازن هنت ناف برا هريما كردستان ناف برا حكومة بغداد بطيبتي برز نوري المالكي وبطيبتي سر كيشا ريفابرنا في ولاتي في رنگي بحقات بيش رنگكي مقبول نینش لای مغوک و هرما کردستان وش لای گلک فراکسیون و لایندین سیاسی سر آست عراقی تایبتی لیست عراقی او ددمه که دا کاش فراد کو که 15 روز بگو من داوی روزه او مراتا دا نوری مالکی ددمه که دا کو اگر نوری مالکی پابندی سوزین خانه بو راوش هر به وی اوی چو گلو هلویسل پارلمان عراق چی به تایبتی دنها دا برهفکاریان و کلیست پیمانیا کردستان و پارلمانتار دنها و ویلیسته کنها جنابه لدوه که اخفنه دیگه و دنهاش دراج به وی آی او چه ولا پارلمان عراق گلو وراش چا بدیناتا بله تصور من روینشنی پارلمانی 14 دست بکن و از زانم چه تشته حساب بی رنگی نه تکرن بی ما هده حتی 14 چونکو برگلک اگر ایک هیچ لانک نویرتم برای پارلمان بچیتم بی هبونا نصابه که تمام دو گلک اندام پارلمانی بین ودانی و در وی ولاتی نه است باوری دامه اجبرنده جی زحمت افچنده به تکرن بس از توقع عندت یم اگر برز نوری المالکی و لیستا دولت یاسای پیامک وصا نفر کم بولان سیاسی پیچ قولی اوید که کمبون هفلیف کری که او پابند و پیگیر پر کفتنه هولیری از بارناکم چه تشت آرادا بتن و چه تشت دیار بتن چونکو پنی کمبون بو جبو کمبون تصورا من برجوان دا هیچ لانکی دانینه مدوید کمبون به تکرم بو چاره سرکرنا کشا او کشت هجی همی هاتینه دارشتن پر کفتنه هولیری دا چه کشت
هەرێما کوردستانی بن چ کێشە دەوڵەتە عێراقی بن پرەنگێکی گشتی چ کێشێن بەڵێ کاک هاوڵاتیان فەرات عێراقی بن وەکێتا گوتی چاردەی حتا چاردەی شەش بێگومان مەهاداهاتی کۆیرۆ هەفتەی مهەیە نێزیایی مەهاکی مایە بۆ هەندێک و پەرلەمان شتا بێنڤەدانێدا حتا وەکوتوت بێژی گەلێکیاندان پەرلەمانە سەفەرکردنە گەلو ئایکر حتاوی دەمیدا پەرلەمان نەجبیت و ئەف تهدیدا في وقتی کو بمالی که اتکرین کو ایرودایی پیدا کو بگو من واساج دستیشان که کل گور میکانیزم و لگور آلیت دستوری دنوا پارلمان عراق دا کو او دا صلاة پارلمان عراق لگور مادا 58 هر دمه که حکومت راستی آرشه که به پارلمان د کار دول سرسه صحبه سقل حکومت بکه دمه که دا کل پارلمانی اف پرزگری کنه تا چرا سر کن و هر بوی اوای راستو دیدناتا بدیل و چه میکانیزم الټرناتیو چه که نونرین اف پیمانیا کردستان لبعضا کو بگو من پرزگری نه پترنا بینها و لیسا دولت یاسات تحدید مالکیه بله بله به شکلی پراسی رو تبینی ها که وکیشان باوریش هر حکومت کهش چارچوب دموکراسیت و دستوری دا تصور من بدوینا کتن لانه سیاسی جوره هستیریا کو ترسک و برفنده ببن کو معامله که السرفرانی ببن اما چه پیوندی پنده بنین اما بابتکی دستوری دموکراسیه افلانه تلانه سرکینت بجدارند حکومت ده هر دمه ببیتن ده خوش وکشنه و یک دو اف پراستی اف دو جا من اف چنده گله بو که دو سرسه پیدوی باوری بیتا وکشان اف چهار دادانی نه باوری ده تا وکشام زورینا مطلق هم ده جینه 163 دنگن کاچا و مدنگ ده و حکومت سر بنمای زورینا مطلق و 163 اندام پرلمانا هر وصا وکشان باوری جی پیدوی 163 اندامه او دنگدانا سرسر و کماری دو سرسیت حالت اکید اگرچه با اگرچه نبو هر دنگدانا کادی بیتن دستور دیسا دیارتتن درسته حتی اگر 105 دنگاجی سر و کمار ببتن جارا دوی دا الپرلمانی هر دو بتا سر و کمار بس اوه چه راستیش بو به چندنین این کد دو سرسی راستی مگل ریکی دیهنه وکو هرما کردستانه دوی باوری داینه کارتت فشار دستی مدا گلکن ایکشوان و کشانا هیزن کردیش حکومتی وش بغداد تصور من قیران که سیاسی اگل که مازن سراست عراقی سراست حریمی جی مقصدام پروشلاتانا و راست و سراست جیانی جده درست بتن هر وصله هنه دیج احتمال اگل کارت فشاری هنه ناف هست ایمانیان اجتماعی دا توتشیم فشاری بخنه سر مالکی لیست عراقی فراکسیون عراقی بله ریکن دی هنه شیطن کار بینیتن بو راز بکرنا و کشاه بله که فرات تروشی اندام پارلمان عراق لسر فراکسیون پیمانیا کردستان پشکا پارتی گلی سپاس بوزانیاریته ور باش بله برزان هر سبارت روشی است عراق با تبعتی که امرو دوا روزی او 15 روز مولاتیکیه که لکوبونوی پنج قلیکی 28 مانگی رابر دولنوان مقتضا صدر طالبانی و بارزانی نجیفی علاوی لهولیر بو مالک دستیشان کرد بو لبروا که دبی پابندی ریکوت نمای هولیر به که 2010 ام حکومتی که تینیشمانی کو پی اوتری پی کنوا دبیت ام بو چاره سرکین ام روشه لیتا استا روشه که هر وکو خماوه لکاتک کامرو لناو راگانه کان دا توزی که باس دواکی که همنی که آرامی که او شر راگانه توزی که هور بوتوا ولی بزیاتر قصه کدن لسرمش استا برهان محمد فرج اندامی پارلمان عراق لسر فراکسیونی هاو پیمانی کردستان لبشی چتی لگرمانه که برهانم کتو باش او کاتز باش زۆر سپاس ئەو ڕەوشەی ئێستا کەمە دوا ڕۆژە بێگومان بۆ ئەو مۆڵەتێکە بوو مالێکی دەستیشان کردەوە وەکو کاک فەرهاد ئەتروشی شوتی تا چواردەی شەش پەرلەمانی عێراق لە پشودایە کۆ نابێتەوە لە کاتێکە کە لەو 15 ڕۆژە یەکێکی لەو چارەسەرکردنی ئەم میکانیزمێکی کە لە چارچۆی پەرلەمانی عێراق بکرێت پێت وایە پەرلەمانی عێراق لە مانگێکی دیکە ناکۆ بێتەوە ئەم ڕەوشە بەم شێوەیە تو چۆن لێکە دیتەوە ئەو کاتتان باش کاتی هەموو بینەرەکانتان باش بەڕاستی مەسئلەی کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق تەسەوری من تا 19 مانگ کۆ نابینەوە ئەمە لایەکەوە ئەو کێشەیش پێش ئەوە هەبووە و ئێستا هەستەکەی هێوریەک هەیە ئەو هێوریەش بۆ وەگەڕێتەوە کەوا دیارە وساتەیەک هەیە و لیستەکانی عێراق ئەزانن ئەم بەردەوامبوونی ئەم کێشانە و هەڵدانەوەی ناکۆکیەکان کاریگەری خراپی ئەبێ لەسەر ڕەوشی عێراق و پێویستە عێراقیەکان خۆیان وا بکەنە خۆیان پێک بێن بۆ ئەوەی کە ئەم کێشانە چیتی بەردەوام نەبێ و مەسئلەی ئەو کۆبوونەوە پێنج قۆڵیەش طبعاً بۆ ئەو بوو کە چارەسەریەک بۆ
ئەو کێشەیە بدۆزرێتەوە دیارە لە کۆبنەوەکە ڕێککەوتن لەسەر کۆمەڵی خاڵ و ئەو کۆبنەوەش بە نامەیەک نووسراوە بۆ دەوڵەتی قانون کە ئاگدار کراوەتەوە و دیارە دەوڵەتی قانونیش باوڵی هاوپەیمانی نیشتمانیش خۆیان کۆبوونەتەوە کۆبوونەی خۆیان کردووە بەڵام تا ئێستا نەگەیشتونە تا ئەنجام دیارە کۆبوونەیان کردو و نامەیەکیان نووسیوە بەڕێز ئیبراهیم جعفەری نامەیەکی نووسیوە بۆ سەید موقتەدا سەدەر وەڵامی داوەتەوە بە چەند خاڵێکە دیارە لەسەر ئەو مۆزوعانە کە پێ ئەچێ هێوربوونەوەیەک هەیە ئەو هێوربوونەوەش بۆ ئەوەیە کە هەم وەختەکە لەبار نییە هەم تەسەووریش ئەەکەم بەڵێ کاک بۆران ئەو هێوەربوونەوەی کە تواڵی کەم ڕۆژ سەرروکی لیسا پەیمانی کوردستان وتی کە دۆ ڕۆژی ئایندە پێچێ لیسا پەیمانی کوردستان و لیستی دەوڵەتی یاسایی بە سەرۆکاتی نوری مالیکی کوبێتەوە ئایا ئەو هێوەربوونەوە لەسەر چ ئاساسە لەسەر ئەو ئاساسەیە کە نوری مالیکی پابەندی ئەو بە ئەو بەندانە بووە کە لە ڕێککەوتنە پێنج خۆلیەکەی شاری هەولێر پێیدەوە ئان گەرانتیەکی وا هەیە لەلایەن مالیکیەوە کە پابەندی حتا ئەو کارنامایەوێکی حکوومەتەکەی لە 2010 لە هەولێر لەسەر پێکێنەوە ئایا چ بەندێک هەیە چ پرۆتۆکۆلێک هەیە لەسەرمە خۆی مەسەلەکە ئەوەیە کە هەوڵ ئەدرێ ئەمە هەوڵێکە بۆ بەردەوام بوون بۆ ئەوەی ئەو کێشانە چارەسەر بکرێت دیارە بۆکردنەوەی ئەو کێشانە ئەبعادی هەیە وای بۆ یەکەمی جاریژ نییە تەسلیحاتی تون بدرێ و کێشە لێوان هەرێم و بەغا دروست بێ و ناوبنا ئەمە ئەبێ لەبەرەوەی بەڕاستی وەزعی ئێستای عراق وەزعێکی سروشتینی وەزعێکی ئاسایی نییە و کێشەی زۆر تیا ئەبێت چونکە متمانەن لە نێوان کوردە سیاسیەکانە کەمەوە ئەو کێشانەی کە ئەمڕۆ هەیە باڵێن مزمنە و لەبەر ئەوەی هەری مەسەن بۆ نمونە کێشەکان ئێمە کێشەی دەستوریەوە کورد ئێمە داواکەین کێشەکانمان چارەسەر بکرێت چوارچەوەی دەستورە و ئەمەیانە تەسکیر بۆ دەستور هەیە و هەروەها جێبەجێکردنی دەستوریش دیسان ناکۆکی لەسەر هەیە بەڵام ئەمە مانای ئەوە نییە ئیتر ئەمە کۆتاییە بەڵکو کۆبوونەوە و یەکتربینین و دایلۆگ لەسەر مێزی گفتوگۆ زۆر کێشەکان چارەسەرەکات زۆر کێشەکان چارەسەرەکات بەڵێ کاک بڕان و بەڕاستی گرنگ ئەوەیە ئێمە ئەمڕۆی کورد لە هەموو کات زیاتر یەک هەڵوێستین زۆر گرنگە ئێستا ئەوەی من ئاگدار بووم لوژنەیەک دروست بووە کە لە هەموو کورد پێکاتوە ئەو نوێنەری میکێتی نوێنەری پارتی گۆڕان برای ئیسلامیەکان لە عێراق پێکەوە بە یەک خطاب بە یەک هەڵوێست تعامل لەگەڵ ئەم معتەواتی تازەی عێراقا بکەین ئەوە زۆر گرنگە ئەوە زۆر گرنگە بۆ ئێمەی کورد زۆر گرنگە بەڵێ کاک بڕان بەڵام گەلی جار باسەوەیکت حتا لەم بەرنمەیەدا پێشاندێکی لە ئەندەمانی لیستی گۆران لە پەرلەمانی عێراق باڵچێستانی باس لەوەی کرد کە ئەو ڕەوشەیە سات و تاراوە لە بینی نوری مالکی و بارزانی لەسەر گرێبەسی ناوتە هەیە ینی تا ئێستا مووقفێکی جدی نابینە حتا چاودێرەکان باسەوەکەن کە یەکێتیش و خۆی تاالبانی وەکو سکرتێری گشتی یەکێتی وەکو سەرۆکوماری عێراقیش تاڕادەیە لە گەلمانەوەی نوری مالکی لە دەسەڵاتە لە کاتێکە کە ڕەوشێکی وهاتە پێشەوە لەناو پەرلەمانی عێراق گەشت ئەو ڕادەیە کە سەحبی سیقا لە نوری مالکی بکرێت ئایا ئێوە لە ناو فراکسیۆنی پەیمانی کوردستان کە 14 کورسیە لە کوی 43 کورسی وەکو پەرلەمانتارانی یەکێتی لەو کاتەیە مووقفێوە چییە بێ؟ جارێ معنەوەی مالکی نییە بەڵام مام جەلال وابینێت ئەبێ دایلۆگ بکرێ و بە تەفاهم بێ و هەر کەس بێتە سەرۆکی حکوومەت ئەبێ ئیجماعی لەسەر بێ ئەوە لایەک بەر ئەوەی وەزعی ئێستای عێراق بە تەوافق و بەڕێوەڕوا دوای ئەوە مەسئلەی ئەوەنی ئەزانێ وەرگرتنەوەی متمانە لە مالکی قورسە چونکە تدەخلاتی تر هەیە تدەخلاتی دەولی هەیە ئەقلیمی هەیە وەزعی داخلی وایە مەسەڵەن دەوڵەتی قانونەوەت کورسی هەیە و دوای ئەوە شیعەکان هەمویان لەسەر ئەوە کۆبنین تەنانەت جەنابی موقتەدا سەدرا ئەویش لەوانەیە ئەبعادی خۆی هەیە ئەویش تەفسیری خۆی ئەوێ ئەگینا ئێمە وەکو لیستی وەکو کورد ناڵێ وەکو لیستی وەکو کورد یەک هەڵوێستمان هەیە ئەو تەدەخڵاتانی دوالی تا چەند تاثیر هەیە لەسەرێوەش ئەگەر هاتو بڕیارماندا سقە لە مالکی وەرگین وەکو کورد پێکەوە قرارە بڕیارە دەین ئەوە نییە بڵێ پارتی وێکێتی دابەشەون و گۆڕان دابەشنا هەر هەمومان پێکەوە بۆیە ئەڵێم لوژنەیەکی عولیایش دروست بووە بۆ ئەوە بۆ مفاوەزات بۆ ئەوەی کەوا یەک هەڵوێست پیشان بدەین ئەوە ئەمە مەسئلەی متمانە کاتێک کورد گەیشت پێکەوە گەیشتنەوە قەت یەکێتی بەدەر ناوێتەوە و پێکەوە بڕیارە دێن و پێکەوە ئەگەر هاتو گەیشتنەوە بەڵام تا ئێستا ماوێتی و هەستەکەی
ڕەوشەکەی بەرەو هێوبوونەوە کاک بۆران ئەگەر زۆر بە کورتی دو پرسیارمان ئەوەیە ئایا ئەو لژنەی توالێ پێک هێنراوە لە ئێستادا ئەو لژنەیە کە توالە مولایەنە کوردیەکان لە ناو پەرلەمانی عێراقەتیا بەشدارە بوونەوەی لەسەر کراوە و ئامادەسازی بۆ کراوە و بەرنامەیشی هەیە و ئەوە بەدڵنیاییەوە ئێمە ئەگەر ملاحەزە بکەین ئێستا هەموو تەسبیحاتەکان چوونیەکن زۆر نزیکردنەکەەوە و ئەگەر بێت لێرەش لە کوردستان تەسبیحاتی جیابانە بەڵام بۆ مووقفمان لە بەغا هەڵوێستمان لە بەغا وەکو یەک ئەوە زۆر گرنگە یعنی لە لیستەکانی یەکگرتووترین لیستی عراقی خۆتە بینی ئەبینی مەسەلەن دابەشبووی کە ئەمڕۆ ساڵامەکە گەڕاوەتەوە ئەگەڕێتەوە بۆ با بڵێ بۆ ناو ئەنجومەنی وەزیران بۆ کارکردن مەسەلەن ئەوەتان شیعەکان سەدر لەگەڵ ئەوانە تر ناکۆکی هەیە بەڵام هەموو ئەمانە ئەبێ خوێندنەوەی وەکو خۆی بکرێ خوێندنەوەی واقعانەی بۆ بکرێ ئایا نوری بەڵێن قەلەندەری مالکی ئێستا ینی ئەکرێت ئایا ئەکرێت ئایا سەرکەوتوو ئەبین ئێستا پەرلەمانی لە عوتڵایە تاوەکو 90 مانگ بەڕای من تا 90 مانگ کۆ نابینەوە و ئاسانیش نییە بتوانین زۆربەی باڵێ هەرە زۆری نساب بەڵێ کایکی بۆرهان کای بۆرهان محەممەد فەرەج ئەندامی پەرلەمانی عێراق لەسەر لیستی یاوپەیمانی کوردستان بەشێکی گەلێک سوپاس بۆ زانیاریەکان بەڕێزان بۆرهان محەممەد فەرەج کاندام پەرلەمانی عێراق دنهادا زانیاریەکەنەوە ئەشکرای کراوژی دەبێژە کۆ بەریار هاتکەدان لیژنەیەک بێتە پێکانی لە لیژنەیەکێک و دناوە بێ لیژنێدا هەموو نونەرێن کوردان هەموو فراکسیون و کۆتەلین کوردان دناوە پەرلەمانی عێراقدا تێدا بەژار بن هەموو یەک هەڵویستی خۆ دەستنیشان بکەن بەکاربندا ئەجندا و دە پرۆژە استراتیجێکی هەبەش لە گەڕاوش و پێشهاتان لە عێراق و دناوە پەرلەمانی تایبەتی پرسیە نیشتیمانی و نەتەوەیی گوت و بێژان بکەن بەڵێ یەکەم پەیوەندی ئەمەژی هێرش لە باژارێ زاخ و کاک هێرش کەرم کە الو چانی سپاس برنامه دستخوشی واو برنامه وارکم زۆر سپاس راستی برنامه که جای خدا بەڵێ سر چه راحتی در برنامه کاکێرش تایانها گۆداریە بەرنامەمە کردبی تقریبا بە 20 دقەش بەرنامەمە چوون نوکه ولا نوکه هاتم بر مساکری برنامه مروی هاجی باشداری طرفیم بەرنامەمە سەر ڕەوشانهای عێراقیە کەرم کە ڕەوشەمە ڕەوشە عێراقیتر ڕەوشەمە وڵی چ بێژم ڕەوشەمە نوکەە چ ڕەوشە بەر بەغدا و کەرکووکی و کوردستانê dest dirêjaya Bexdad ku dest dirêjayekî tem bû Kerkûkê. بەڵێ کاکێرش لە زاخۆ گەلێک سپاس پێنجێتای جان هەر کەسێکی تەبلینەوە بەرنامەیت بە ئەم دەخوازین ئەو گۆداری کرد بە تاوەرێمەل سەرچێ بابەتێمەل سەرچێ بەشکۆ وەختە ئەو دنابە بەرنامەیدا بەژەر بە بکار بە بەروەخت خۆ ئامادە بکە کومنتێکی گەلێک جوان یا پڕ بە پیستی خۆ مداخلت ناوە بەرنامە بکەم جێ خوشحال دەبین هێمن لە هەولێرەوە کاکێ من فەرموو بەڵێ کاتەس باش کاتی بەڕاستی من دەبارەت بەو مەسەلەی پەیوەندی نێوان بەغدا و هەرێم ئەو لە سەرتاوکە کورد بە شێشی زۆر نەرم نەرم دەتوان بڵم بێدەنگ بوو بێدەنگ بوو لە ئاس ئەوەی کە داوەخوازەکانی کورد مەسەلەی دیگەڕانی ناو سەدابڕاوەکان ئەوانە قسەی لەسەر کاتن بەڵکو خۆی بە ئەوە دەزانی کە ناوبژیوان دەکات لە بەیانی سونە و شیعە کەچی ئێستا سەدرەکان خۆیان بە ناوبژیوان دەزان ئەمە ئەوەی لە سەرتاوە کورد داخوازەکانی جێبەجێ نەبێ بەڕاستی ئێستا کەش کورد من هەست دەکەم ئێستا کورد ئەوەی لەبیرچۆ کە بە دوایەوەیدا بڕۆکە کەرکووک بگەڕێنەوە و خانەقین و ناسەدا بڕاوەکان بەڵکو ئەوەی کە لای گرنگە مەسەلەی نەوتەکە نەوتەکەش پارەکە بۆ خۆیانە بۆ جیرفانی خۆیانە بۆ خەڵک نییە مەسەلەی پێشمەرگەیە کە تەکدارەکان تەنها لە بەرچۆندی خۆیان بەکاردێنن بەڕاستی بۆیە من هەست دەکەم هیچ گەشتبین نیم بەرامبەر یعنی داهاتی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراق بەتایبەتی سەرکردەکانی کورد ئەوەندەی کە لایەن گرنگە کە ئەو مەسەلانێکی خۆیان قسەی لەسەرکان ئەوەندە ینی چارەنووسی کوردیان لا گرنگ نییە بەڕاستی ئەو بیڕوا جیاوازەی مامزەلەکان مەسعودی ئەساسی ئەوەیە کە ئێستا مامزەلە سەر و کۆماری عێراق ڕەنگە لە داهاتوو ئەگەر پارتی دەسەڵاتێکی گەورەتر لە عێراق وەرگێ هەمان ینی بۆچنی یەکێتی دەبێ بەرامبەر باڵێکاک هێمن باوکی ئەخلاس لە بەردەڕۆژ باوکی ئەخلاس کەرم کە هێوارە باش هەکار گیان باشتر بۆ بەڕێستان دەست خۆشی بەرنامە جوانەکە لێ دەکەن گەڵی من زۆر سپاس حەز دەکەم سەرپرسانێ بکەم لەسەر تەوەری بەرنامەکەت ئەگەر دەرفەتم پێ بدەیت فەرموو ئەلۆ
بەڵێ بەڵێ باوکی خلاص فەرموو. دەتوانم سەرپرسیارێک بکەم بە سەبارەت تەوری بەرنامەکە جوانەکەتان. من وا بزانم سەر کۆبینەوەکەی پێنجخۆری لە 28 ماگەی ڕابووری. والله چ مەفایەکی نەبوو کۆبینەوە لەبەرەوەی مەفای نەبوو قسە مالیکی لەسەر قسەکانی خۆی سوورە ئەوەی لەگەڵ کەنانی LRP یعنی سەحما کردە قسەکانی بەڕاستی لەسەر قسەکانی خۆی سوورە. ئێمەش وەکو هاوڵاتیەک بتوانین چەند قسەی بکەین ئەوە بوو کە لەسەر قسەکانی کاک فەرهاد وەکو گوتی 14 هۆڵی پەرلەمان ناتوە بۆ چ کەسێک داخل پەرلەمان بیت کۆبینەوەی ڕەتی 14 والله پێم وایە لەو ئەم قەیرانی عێراقی گرتووە تا 14 زۆر خراپە لەبەرەوەی وابزان مانجێک مایە بۆ ئەوەی هۆڵی پەرلەمان بێتەوە بۆ خەڵکان وا بزانم ئەم قەیرانەوە بەڵکەم قەیرانە تا 14 بەڕاستی نابێت ئەم مەسەلەوە بمێتەوە وەکو مالیکی لەسەر قسەکانی سوورە لەسەر قسەکانی خۆی سوورە. بەڵێ باوکی خلاص سپاس پێم دەکەت حەمید لە شاری هەولێرەوە. کاک حەمید فەرموو. ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە هەموو کاتێکت دیارە سەبارەت بە تەوەری بەرنامەکەت هەموو کات ڕای زۆری نەوایە کە کۆبوونەوە و لێک نزیک بوون لێک حاڵی بوون باشە وەکو ئەوەی ئێمانە دیوی دەرێمان لێ دیارە دیوی ژووری پەرلەمانی عێراق و پەرلەمانی کوردستان و سیاسەتمان لێ دیار نییە بەڵام لە قسەکانی بەڕێز نوری مالکی ڕێز و زەرا وا دەردەکەوت هەندێکی بێ متمانەی بێ هەندێک لەی گازەندە بێ یا سوتەفاهم لێک حاڵی نەبوون بێ لەوانەیە بە نزیک بوونەوە زۆر شت لە یەکتری نزیک بن ئاوا بە دووری بەبێ دانیشتن لە پەرلەمانی عێراق لەگەڵ پەرلەمانی کاک حەمید لە کاتێکا پێشتریش زۆر کۆبوونەوە کراوە حتا کورد لایەنە سیاسەت سەرەکیەکانی کورد ئیتیفاقی چارخۆلی و پێنجخۆلی لەگەڵ لایەنە سەرەکیەکانی عێراق بە تایبەتی شیعە لایەنە سەرەکیەکانی شیعە هەبووە لەگەڵ حکوومەت لەسەر کارنامەیەک پێکێنەرەوە لە هەولێر کە کورد چەندین داخوازی ڕۆن و ئاشکرا هەبووە چەندین کۆبوونەوە ئەنجام دەرا پێت وایە کۆبوونەیەکی دیکەیەکی ئەنجام بدرێ ئەمە بتوانێت حەسمی مەشاکلەکان بکە؟ بەڵێ آخر جەوهەری مەسەلەکە لەوەدایە ئێمە حیزبە کوردستانیەکانی خۆمان بەڕاستی دەبێ یەک گرتوو بن یعنی چەندجاری کەس گوتومانە وەکو ئەوە وایە کە ئێمە ئەوها هەر یەکە بە تەنیا بەبێەوەی لێرە کۆبوونەوەی پێنجخۆڵی بکرێ ڕێک کەوتن هەبێ کە چۆن گفتۆ گۆ دەکەی داواکاریەکان چین وەکو ئەوە وایە هەردوو قاچی خۆمان خستێتە ناو یەک تاکتێکە پێڵاوەوە بەڕاستی کاتی ئەوە هاتووە هەموو حیزبە کوردستانیەکان واز بێنن لە یەکتر داخکردن لە ساڵ بۆ یەکەڵقەندن لە پاشقول لێگرتن ماڵی یەکتر وێرانکردن خۆ بکەی بە ئاگر بکەیتەوە خۆ بکەی بە ئاکرکوژێنەوە یا حەرێت یعنی بای ئەوە نەما ئەو سەردەنەما ئەو سەردەمە نەماوە ئێمە چۆن باسی دیموکراتیت بکەین چۆن باسی مافەکانمان بکەین حکوومەتی عێراقیش دەبێ مافەکانی کورد جێبەجێ بکات لە پێشدان تۆماتیکی ئۆتۆماتیک بەڵێ کاک حەمید سەرک بارکەکانی خۆی دەکا من سپاسان دەکەم بەڵێ سپاس سەرتیب لە چەمچەماڵ کاک سەرتی فەرموو ئەم کاتت باش کاکە سڵێمان هەموو کاتێکێت برای بەڕێزم سەرەتا سەرکەوتنمان لە یەکبوون و لە یەکگرتنماندایە کەواتە مادەمایە بوو تا ئێستا ئەو یەکگرتن و یەکبوونەوە نییە اینجا ئێمە لە سەرەتای دروستبوونمانەوە لەسەر عەرساک و ئێستاکە کە نەگەیشتین بە ئاوات و ئامانجەکانمان هۆکارەکانمان یەک نەبوون و یەکریزی و یەکەڵوێستی و یەک نەبوونی خەتابێک بووە بەرامبەر بە دوژمنانی کاک سەرتیب کەواتە مادەمایە بێگومان شۆڕەش و حەزبە سیاسیەکان و هەموویان بۆ خزمەتی گەل و نیشتیمان هاتوونە تاڕەوە بە تایبەتی گەلێکی بندەستی وەکو کورد بۆ ئازادی ئەم گەلە هاتنە بندەستەوە وەکو توالێ لە دەر زەمانەوە کە خیتابێکی یەکگرتو نەبووە ئایا ئەمە بێ هەڵویستی سەرکردەکانی کورد بەرامبەر پرسەنەتەوەی نیشتیمانیەکان نیشانەدا بۆ یەکتریان نەگرتووە لەسەر چی ئاساسێک؟ سەرکردەکی کورد لە بەردەم خوا و لە بەردەم مێژوو لە بەردەم میلەت و نیشتیمانە بەرپرسیارن بەرامبەر بە کێشەکان بەڵام برای بەڕێزم من گوێبیستی ئەو دوو بەرلەمانتارە بن دەربارەی کێشەکانی عێراق و ئێمیش لەگەڵ بەغدایە لێدوانەکانیان وەکو چەند کۆکتێکی دکتۆریەک وا بوو کە بۆ نەخۆشیێک بوون و تەنها بۆ هێوەرکردنەوەی نەخۆشیەکە بوو نەک بۆ عیلاجێکی نهایی گوێم لە لێدوانەکانی ئەو دوو برا بەڕێزە بوو بەرامبرای بەڕێزم ئایا کۆبوونەوەی پێشخۆڕی هەولێر و ئینتیفاقی هەولێر و دیالۆگ لە دەستور بۆ مهمترە یان گرنگترە کاکە ئەمڕۆ هەموو دنیا هەموو وڵاتان دەستوریەکی بە دەستور کارەکات ئەگەر نیزامێک و وڵاتێک بێت دەستور پێگەڵ بە دەستور کار نەکات انتفاقی پێشخۆڕیی و تەنیشتنی ئەمانە بەڵێ کاک سەرتیب
بەڵێ کاک سەرتیب سپاس پەیوەندیکەت بەڵێ فەرزاد لە خەباتەوە کاک فەرزا فەرموو ئەو کاتە بەستا کاکار هەموو کاتێکت بالنسبة لطيارتك كاكار سپاس گەلێک سپاس کەرەمکە زۆری دڵخۆشم پێوانێ یەک کات بڕغان بەحث کردیت هاتە کۆبینەکە و هەموو کۆتەلێت کوردستانی بێتەکردن یەک هەلێز بچنە ناو کۆبینەت لیستە نیشتیمانی و دەوڵەتە ئێستا پێشترجی هەبوونە پێشترجی تشتی ئەوسا بووە هەموو کۆتەلێت کوردستانی یەک هەلێز بچنە ناو کۆبینە زۆر سپاس بەڵێ بەڵێ کاک فەرزاد سپاسە بۆ پەیوەندێتەجێک هێژایان تەوەرێمەیە ئەیرۆ سەر داوی ڕۆژ کۆ ئیرۆ داوی ڕۆژە ئەوە وڵات بوو ناوی مالیکی هاتکەدان کۆ پابەندی جێبەجێکردنا ڕێکەفتنامێ بە کۆ حکوومەت سەر پێک هاتکە پێک ئانینۆ ئەو ڕەوشان هەیە عێراقی چارەسەر بکە لێ ئیرۆژی داوی پێ چاودێر دەبێژن هێشتا ڕاشێکە خۆیە هێشتا ئەو هەڵویستێتون دێ مالکی وەکی خۆیە گواردن سەر ناتێ ژلایەکی دیژیوە گەلەی داخوانیە بەروڤژیژیانە بەڵێ پشتی ناوبەرەکی کورد گەلێک کورد پاشی دێ پێبراوین ولی تماشاوان نژاد لسر توری کمالاتی پیجین آرتیانت کومنت بو ماهاتنه داستان چومانی علی مالکی سرکردکانی کرد گرنگی نادن بکات بلکو همویان بو فیرودان و انکو بو فریودانی خلکه بله ربار جلال علی برای من بس نوکان گوریت گینا سیاستی عرب شیعو سنه برام بر بکرد هر وکویه که هر وها میوان محمود علی هیچ نابێت دووبارە کورد بۆ بارە و پۆ سازش بکات بەڵێ تەماشاوانە نێجا تەوەرێمە وەکو هین دبینە لە سەرەکرانی لە بەرچاوێنوایە ئیرۆ داوی ڕۆژە داوی ڕۆژ ئەمڕۆ دوا ڕۆژە ئەو مۆڵەتێکە بە نووری مالێکی داوا 15 ڕۆژێکی ئەمڕۆ ڕۆژی 15مە بەڕێزان ئەی ڕاوشەکە بەرەو چارەسێ کردوە هاوکار هەکار لە باژارێ زا خوازبارم بەڵێ کاکەکار چانی کاکەکار باشی ئەس باشم سپاسکەم کاکەکار ئەو ئەیدیا نووری مالکی دەبێژیت کورد کەرکک دەبێژیت جایەکی عێراقیە ئەخۆی ماسۆمە کوردستانیە بەڵێ دیروکێدا هەر کورد بوو کەرکک یا کوردان بوو کورد چ جا ناوشین بێ کەرکک بەڵێ بەڵێ کاکەکار بەڵێ سپاس بۆ زانیاریاتەژێک یوسف لە دەشتا سلێڤانی ئەز بوارم کاک یوسف کەرەمکە السلام علیکم عەلەیکوم ئەسسەلام کاکەکار چوانی باشی بەجا ئەس باشم گەلێک سپاس کاکەکار بەێتە یوسف سلێڤانیش دەشتا سلێڤانە پڕ سڵاوەت گەلتەدایە ئەم خۆشحاڵین کەرەمکە گەلێک سوپاس کاکەکار کاکەکار یاشم بەس ڕأی خۆی شخصی از بینم مەزنترین دیکتاتۆرەت کوڕەت ئەڵزیەتە نووری مالیکە چون بەداخەوەی بیدارین کاک یوسف دووبارە سەرنجە خۆ دەرببریت بەڵێ بەڵێ تەماشاوان نێجا لە ئێستادا باس دەوای کرێت کە لە کۆبوونەکەی هەولێردا ئەگەر بابەتی متمانەوەرگرتنەوە لە نووری مالێکی زۆر بەجددی باس لەوە کراوە و بە پێزانیارەکانی هێنارتیش لە کۆبوونەوەکەدا مختەدە سەدر گوتیەتی ئەگەر گەیشتنەوە متمانەکە لە مالێکی وەربگرێتەوە ئەو وەکو تیاری سەدر 40 کورسی لە پەرلەمان لە دژی مالێکی بەکاردێنێت هەروەها بارزانیش وتیەتی کاویش 43 کورسی و هەولیش ئەدات گۆڕان و ئیسلامیەکانیش بهێنتە ناو ئەو هاوکێشەوە هەودەم ئەیات عەلاویش ڕایگەیاندەوە کە ئەویش 80 کورسی پەرلەمان مسوگەر کردووە بۆ ئەوەی متمانە لە نووری مالێکی بستێنەوە وەکو یا کورسیانەی بارزانی و سەدر و عەلاوی دەستنیشان کرداوە 163 ئەندامن کە لە کۆی 325 کورسی ئەندام پەرلەمان کە بێگومان ئەمە بەشیاوەکات لە بەشێوەیەکی یاسایی کە متمانە لە نووری مالێکی بێوەگی وەربگرێتەوە بەڵام ئایا لە ناو ئەم هەموو پەرلەمانتارە ناکە ئەم هەموو لیستانە بێگومان پێکهاتە جیاتیە بە تایبەتی لیستی عێراقیە باس داوای کرێت ساڵح مدڵێک یەکێک لە پێکهێنەرە سەرەکیەکانی لیستی عێراقیە جارێکی دیکە لەگەڵ مۆلێکی عاش بووتەوە مالێکی هەڵی کێشەیەمە کێشی سیاسیە ئەوە چێتە ناو ئەنجومەنی وەزیران کارەکە پێت وایە ئەم هەموو ئەندام پەرلەمانە دەنگ بەوە بدەن بەڵێ لە پیرمامەوە پێمای پەیوەندیکمان لەگەڵە بەڵێ سروە لە پیرمام ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکەی و فەرموو سروە خانەکەر دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکەی تکایە بۆی باش جێمان لێ بێ فەرموو بەڵێ فەرموو بەڵێ لا يعني
ئەوەی لای سێرۆکەکانەوە نییە بەڵام من باوکم شەهیدە من باوکم شەهیدە لە دوای ئەوەش خانەنیش کراوە کە خانەنیش کراوە ماسەکەم وەرگرت گوتیان هەدەمێت بکەی وەڕەختە بوو هەمان بتکەتر بووم گوتیان هەدەمێت بکەی ماسەکە دەبڕێ تقریبا ئەوە ساڵێکە ماسەکەم وەرنەگرتووە بۆ گوتیان بەڕێ نازانم بڕاوە یان بێخۆن بەڵێ سەرباخان لە پیرمامە هێدارین شوێنە پەیوەنددارەکان تێبێت لەسەر بابەتی تۆ گیان لە سەرنجی تۆ بێ بڵێ ئیبراهیم لە سەی سایق کاکی ئیبراهیم فەرموو ئەم کاتە باش کاک هەموو کاتێکت زۆر سپاس دەکەم حاڵ باشی ئەس باشم گەلێک سپاس کەرمکە سپاس دەکەم وەڵایی بۆ مەسەلەیەم تەوری جەناب کاینی کوردوا داواکەم لە پێشەکی معارەزین اینجا دەسەڵاتی خۆمان کوردی ئەم جارە لەسەر ناوچە دابڕاوەکان ئەبێ ئیتر سازش نەکەن و ئەم کێشەی ئەو ناوچە دابڕاوانە بخەنە بارێکە لەبەرەوەی ئەم جارە گەر هەڵمان لە دەستدەچێ یعنی سامانە ڕات هیچ چارێک نییە بەڵێ کاکی ئیبراهیم هێوادارین سەرنجی توش باو شوێنانە گەشت بێت کە تۆ باسەکەی باوکی کاژین لە چومانەوە باوکی کاژین فەرموو السلام عليكم. عەلەیکوم ئەسسەلام کاکە جان ئەوامە دێشیەوەینە لە سەسنووری سووریا ئەمە ڕەوانەیە دەیان کردینە بەڵێ دێشی هاوبەشین ئێمە ئێستا چوینە ماڵی بەهۆی دووری ڕێگا بەهۆی دووری ڕێگا هیچ حکوومەتیش هیچ معنە هیچ جوابەکەمان نادەتەوە سەبارەت بە ویشەی باشە سبەینە دەنگدانێک بی ئیشێک بی ئەمە کوو بچین بەپیر ئەو دەنگدانەیە ئەمە کوو ئێستا مار و منداری خۆم هەیە نێزگەی حەت مندارم هەیە کوو مار و منداری خۆ بەڕێوە بەم و ئەو موچەمە بووەکە و موچەشم لێ بڕاوە ئێستا بەڵێ باوکی کاژین هیوادارین سەرنجی تۆش وەکو تۆ لە ڕەوشەی تواتە بۆ شوێنی پەیوەنددار گەشت بێ بڵێ حاجی لە شاری سلێمانی کاک حاجی فەرموو دەست خۆش بێ کاکە کات سڵاوە لێبێ زۆر سپاس خۆشی بەرنامەکە لێکم وەڵا من دەمێ سەرەتا بە قسەیشی با بڵێن پەندی کوردی دەستێکە مەڵێ ئاشار لە خەیاڵێک و ئاشەوان لە خەیاڵێک ئەزانی چۆرە خۆی زۆر سەیرە قەزیەی نەتەوەیە قەزیەی خاک تۆ ببەسی بە قەزیەی چەند کەسێکی ترەوە کە بڵێ ئەمە قەزیەی کورسیانێ کاکە هەرمانەزانین علاوی و مقتەدا سەدر ئەمانە کێشەیەکی ناوخۆیی چەند کورسیەک زیاتر یا کەمتر یا داواکاری یا شتێکی لەو بابەدانەیە قەزیە ئەمە قەزیەکی نەتەوەیەتیە قەزیەکی ئەمە قەزیەکە بە درێژایی سەدەیەک خەڵکی بە کوردەی لە پێنا ماڵی کوردی تیاکاو لەبێ کوردی تیانفا دەکرێ بەڕاستیەوە شتێکی سەیرە بەڵام یعنی لە قسەکانی ئەو دوو ئەندام پەرلەمانە بەڕێزەی لە بەغان کە نوێنەری خەڵکن یعنی قسەکانیان وەکو وایە بڵێ یەک و یەک ئەکاتە دوو بە بەردەوامی ئەم سیاسەتە هەیە تا میلەت دێ حاڵی نییە ئەمانە داوای چیەکەن یعنی ئەمانە ئەڵێن چی بەڕاستی نازانی ئەڵێن چی یعنی ئێمە قەزیەکەمان ئاشکرایە کاکە ئێمە وەختی خۆی پێشبەرگە مامەڕیشا چوو لە قادەکەرەم و عەلەمی کوردستانی هێنا بەشانیەوە شەو ئەیبن لە جەبەل حەمدی بێچەقالی و کاکە بە عەرەبەکانی هەبوو ئەمە نێوانی کورد و عەرەبە بەڵام تا ئیسە بۆ نمونە بجەمان لە یەک ئەندام پەرلەمان لە یەک کەس نەبووە بڵە کاکە سنووری کوردستان ئەمەیە هەرەوەن مادەی سەد و چل مادەی سەوت بەڵام من پێم وایە کاکە هاکار بەس کێشەکە مەسەلە داهاتە بەس مەسەلە داهاتە لە کوردستانە ئەگە مەسەلە داهات ئەخەر ئەم داهاتەی توالێ مەسەلەی داهاتەیە ئەو داهاتەی نەتەوەیی نیشتیمانی بوو بەرژەوەندی گشتیە ئان داهاتێکە بوو بەرژەوەندی گتری لە بەشی نیشتیمانی کورە من یەکشتی زەتی سەیرە پێڵم کاکە لە حەفەی چواری پارە بووە بە حەفەتە کاکاتێ ئەوە بوو لە سلێمانی خۆ پیشاندان بەرپا بووە بوو یعنی حکومەت ئێرەمە هات بوجێ و چەند حیزبانی بڕی یعنی وەکووە بڵێ بوجێ خۆم یا بە حیزەکەی خۆی بەڕەوایە زانی بە حیزەکەی تری حیزبەکەی بەرامبەری بسنت کورسیە بوو وجەکەی لێ بڕێ حیزبەکەی خۆی بیستنەوە کورسیە بوو بەڵێ کاک حاجی یعنی ئەمە لە ڕاستیە نەخەروانیە کاکە خواکە تۆ یارمەتیم بەڵێ سپاس و پێم دەکات کاک حاجی لە شاری سلێمانی هەواڵ لە کوێستانی بەڕێزان ئەندامی پەرلەمانی عێراق لەسەر لیستی گۆڕان بەسایەتی خۆ لە عێراق ڕاگەیاندووە کە بارزانی کارتۆفایلی زۆر لە بەردەزانیە کە بتوانێت مالێکی ناچار بکە سیاسەتەکانی بگۆڕێ و دەشڵێ کە کوبوونەوەکان و ڕێکەوتن نامەکان تەنها کارتی فشارە لە دژی مالێکی و هاوپەیمانی نیشتیمانی ئەوە وەک کارنامەی کۆبوونەوە پێنج قۆلیەکە
قبول بکەن هەواڵچێستانی ڕادەگەێنێشێک کە ئەشکراکردنی بەڵگەنامەکانی بارزانانی بە ئەندازەی مالکی لە ڕووی سیاسیەوە زیان دەکات چونکە ئەویش ڕازی بووە بە ئیمزاکردنی ئەو بەڵگەنامانە وەکو هەواڵچێستانیانە بەڵێ باوکی بەهێز لە قەزای ڕەوان دوزەوە بەڵێ باش هەموو کاتێکت زۆر سپاس دەستخۆشی لێ یەکەم بۆ بەرنامەیە کاکە کار گەلێک سوپاس زۆر سپاس کاکە من ڕێزم هەیە بۆ ئەندام پەرلەمانانەی کە پێش ئێستا قسەیان لەگەڵ زەنابەت کرد بەڵام بەڕای من کەمتر ئەوان ئاگایان لێکە لە بەغا بۆ نمونە ئێمە کۆمەڵێک ئەفسەرین لە زەیشی عراقی لە 2004ەوە لەگەڵ هێزی هاوپەیمانان لە زەیشی عراقی تاوەکو ئێستا هەموو هێز و تەقەلایەکمان خستۆتە گەڕ بۆی ئەمری تەعینمان بۆ دەرکەن بۆی ئەمری وەزاریمان بۆ دەرکەن گەلەیە کاکەکە بەڵێ تا ئێستانەکەن نەسەر و کۆمار جوابی ئەماداتەوە لەگەڵ ڕێزمدا بۆ ئەندام پەرلەمانێکیان لە پەرلەمانی عراق جۆری خۆی بەکارهێناوە لەلایەن لیژنەی ئەمن و دیفاع هەوڵی داوە شتێکمان بۆ بکات بەڵام ئەویش ئەنجامێکی ئەوتۆی نەبووە لەبەرەوەی ئەمن ڕێزمێ بۆ ئەندام پەرلەمانانەی بەغا کە بە ناوی کورد لەوێن پێم وابی ئەوانە مۆزەفێکی بەسیتن لەوێ ئەو دەسەڵاتیان نییە تێگەی مەسیری کورد هەڵسوڕێنن لەوێ تێگەی لەگەڵ ڕێزمدا بۆ ئەندێشە بەڵێ باوکی بەهێز زۆر سپاس محەممەد لە باژارێ دووکت گەرمەیە کاک محەممەد کەرمکە مرحبا کاکەکار مرحبا سەرچاوا کاکەکار ئەس داخوازە سەکەفترە بۆ سەرۆکی هەرمی کوردستان پێم مەسعود بارزانی و من پرسیارێکی جەنابی مالکی هەیە بۆچی جەنابی مالکی وەختێ چیتە خارج يعني دولة أوروبية أو أمريكا عقودة كرينا سلاحات كات بوشي نابد بيجي تحفظ صديوان سلاحات بو حريم كردستان يعني أبجي أمشينا بيجي أبجي ديكتاتوريات يعني بوشي نابد بيجي تحفظ صديوان فروكت F-16 تخصيص بو حريم كردستان عن بوشي نكا مسألة هي قال عقودة بترول قال حريم كردستان يعني أم هزت كان حكومة بغداد حسنا كات لكردستان پترول بهتا درخستن من بس اپسیارش نوری مالکی هی بله کای محمد بیدارین اپسیارات بو نوری مالکی گشت به اف راوشاتا گوتی گلو بو صای بو نوری مالکی قبول نکن هی بیدارین برسبا پرسیارات جاری به بله ابراهیم لباجار زاخو کای ابراهیم کرم که برا چونه از باشم سپاس برا تبرتی برنامه و بله برا ملوكي دكتاتورة نوري مالكي کاک ابراهیم اگه تو بيجي نوري مالكي دكتاتورة لكورجيك هاو بيمانيه كين اساسينا دجال نوري مالكي بو بيكينانا حكومات اللي كابينا بريجي دناجدا حتى لجال حزبه يبخو كردا اتفاقات شارقولينا بارتي يكتي وحزب دعوه ودجال جباطه بلندا اسلامي العراق دجال فان هم جرويه سياسي وهم جرويه اداري والحكومات هذا وان ركبتنا من هي اي مادام نوري مالكي كنت بيجي دكتاتوره اي كرد بو بجدار يتقال في دكتاتوريه كنت بيجي دي كان برا انسان كيف الفكه اوي وعد بكردا بس وعد خدا لك بله کاک ابراهیم لطفا خصوص پیوندیاته محکوم بله کاک ابراهیم بله محکوم لقضای سوران دم باش برا دم باش و باشتر بله کاک محکوم دستخوشی برنامه چطور از سپاس کیم کرم که شبایت توران گوی اورو براستی مواد وکو موجود دیارک و کرد هر کن و باریا خوب خلکی تینی تو بلینا پیدتو بلی دواتر ها کرد نوچونا کردا کتایتتن بو کردتان دید خوش باوره نکتود بیجی بلی بو کرد تو صد خوش باوره نکتود بیجی و بخو تبعتك كردا آیا کردا تگشنه که منطقی نینه سر کردن کردان کسینجی روزانه نینه بو سیاست کردنه بو خواندنه برانبر گلو بو حسا خوش باره نکتود بیجی که محکوم زور زانانه بله زور باری خوب خلکی تینه که واتا مسئله عاطفیت گل سیاست گل اتفاقیات سیاسی و استراتژی گل لک دورن بو ود کن نکه او بریارا شوید کش کو مراگیاندنا داد بید کو سوالت
کەرکووک هەموو لیستێت کوردە خڕ ببوونەوە و یەک هەڵوێز بن و یەک دەنگ بن بۆ هەڵبژاردنێ داهاتوو ئەنوکە و کەیفخوشیۆمە هەموو وێدا هەبوو ڕاستی شوورەکە زۆر باشە پێویستە بوو هەموو عێراقی عینی وەسەب یەک لیست دابەزیت و پشتی هینجی قەیناکەت بۆ ناو خودا باش بکەن بەڵێ کاکی محکوم بەڵێ سپاس پەیوەندیاتە بەڵێ زانا لە کەرکووکەوە دوا پەیوەندی کای زانە بەڵێ کاک زانە فەرموو ئەم کاتە وەربەرە هەموو کاتێکت بەرەزەکە من پێم وایە لە خەمساتی کورۆ دەست پێ دەکات سەرەتا کێشەکان لە خەمساتی کورۆ دەست پێ دەکات چکارگە کورد خەمسار نەبووە باوەڕی بەو هەم سەرکردە ئەخەر ئەمە پرسێکی نیشتیمانی و نەتەوەی و چارەنووسازی زۆر گرنگە کاک زانە بوو کورد خەمسارە بۆ کورد بام پرسانە خەمسارە بەڵێ لە بچووکەی کێشەوە تا گەورەترین کێشە لەواشدا ئەوان بە دوادەچوون و التزامات و ڕێکەوتنی حقیقی ینی ڕێکەوتنێک نییە لەسەرەوە ینی کەواتە کورد چیەکە لە بەغاو هەماندان پەرلەمانە و سەرۆکومار و وەزیر و نازانم چی و هەموو لە بەغایە مەدەم خەمسارە بە دوادەچوون ناکە ئەی لەوەی چیەکە بەڕێی تۆ والله بەڕێ من تەنها بەدی پارەوەن تەنها خەمی خۆیانە خەمی گەلیان نییە ئەگەر خەمی گەلیانە بە تا ئێستا شتێکیانە کردو ئەخەر ئەگەر ئەوان پارەشیان هەبێ ئەگەر ملەتەکەیان خۆشیان ناوێ ئەگەر بدۆڕێنن لەو وعدایانە کە بە ملەتەکەیان داوە لە سەر چارەنووسی نەتەوەکەیان ئەی ئەو پارە لە چێ سەرفەکەن لە چێ ئەو پارە بۆ خۆشگوزارانی خۆیان تەرخانەکەن پێت وایە ئەگەر هەرێمەکەیان تووشی هەموو کێشەیەک ببێ جارێکی دیکە ڕەوشەکەتێک بچێ ئەو سەرکردانهای کە پارەشیان هەبێ بەچی دێت بەڵێ وەکو قسەکەی پۆل بریمەرم دێتەوە بیرێت کە کورد تەنها کێشەکەی پارەیە لە ڕاشی دەسەکەتەکانی تری عراقی کێشەکانیان هەر پارەیە بەڵێ کاکزانە لە کەرکک بەڵێ سپاس محەممەد لە دهوکێ دیارەکەی محەممەد دەمەکی سەر لە پەیوەندی کاک محەممەد کەرمکە باش باشتر برای هەکار شست و ئێکێ و حەتان و کە هەر قیادێت کووردا بەخدا دانوستانێتکەن و حتا vêgavê neçim dest zeyne و neçim dest zetînin بوو hatiye sehitî bû Kurda diktatore بوو آخر بوو دکتاتۆرە بۆ کوردایە کورد نەشانێت بەرامبەر وی دکتاتۆری خوددان ستاتۆ بن خوددان پرۆژە ئەگەر tu dikandar bûyî بەێ min masê genîşte kirî du car sê car me bixwe sergorekê bigirim Kurda şûste êkê were va danûstandina çi sergor bi xweş kitmedareke newergirtine û newergirin jî کەواتە خەتایت کوردایە تێدا مەدام کورد نەشانە سەربۆرە dîne her kesek çû bexda çend berpirsek bixwe çend me bedarek û moçek wergirt û wekî dî Kerkûk û Şingar û gote bêjim şexan jî hemî bile hekû bêjim doriyet بەڵێ کاک محەممەد gelek سپاس پەیوەندیاتە کاک محەممەد جێک و کایزاناژی بەڕێزان لە کەرکۆکێ و لە دهۆکێژی و gelekên din jî پەیوەندی kirin dibêjin serkirdên Kurdan li Bexda çand berjewendiyên xwe ji lê wan giring e bû komkirina pare û serwetan ewanda berjewendiyên neteweyî niştimanî li ceman giring nîne di demeke dev parlamentarên tuya Bexda hemû nûnerên xelkên bi dehan hezar xelkê vî welatî ew xelkê ku zortirîn meynetî lê devera rojhilata navîn li ser demê rejimên êk li dîfekên çûyên Iraqê bîniye niha nînerê naçûne Bexda ji bo ku di Îraqa nû da mafên wan bêne çespandin aya heya çandê rasta Kurd li Bexda lê dîv posta û pilew payeye di demeke de ku behez dête kirin îro dawî roja jêk û hindik endam parlemanan destpêka bernameyê teekîd kirin ku li piştî yek mehadî ew ca civîna parleman Îraqê dê tesas kirin îro dawî roj bû gel û dîtnawe be birway êwe rewşî Iraq lê êsta de berev çi erwa rêkewtinameke hewlêr ta çend cêbece kirê praktîze kirê yan ekspayera bê بەڵێ تا سبینێ لە تەوەرەکی گەرمتر لە خزمەتی ئەوەی بەڕێزدا بین هەر شاد و بەختەوەر بن